بنای خۆی بەخشنەی مێرەبان دیارێمە ئەوڕۆکو مەڵبەندی هەیسۆنی کۆمەڵی ئیسلامی سەردانی بەدانی گۆڕانمان کرد جوتنەوەی گۆڕان لە بەکوی سۆرە یارەسانەکەمە لە دوای ئەو دێتن کە ڕێکردنەوەکی سیاسیان واژۆ کردووە لەگەڵ برادرانی یەکێتی ئێمە دەستخۆشیان لێ ئەەکەین هیوادارن ئەو ڕێکوتنان بیتە شتێکی عملی و کردەیی کە تەماشاکەین لە بەرژەوەندی خەڵکە لە بەرژەوەندی خەڵکانی هەرێمی کوردستانە ئێمە کۆمەڵی ئیسلامی هەر ڕێکەوتنامەیە کە ئەکرێت کە بۆمان دەرەکەوێت لە بەرژەوەندی خەڵکە و پژگیری ئەەکەین دەستخۆشیان لەکەین و ئەوەی بە ئێمەش بکرێت لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەی وەکو دابینکردنی ئاشتی کۆمەڵایەتی و نەهێشتنی گەندەڵی ئێمە پژگیریان ئەەکەین و دەستخۆشان لەکەین و سوپاسی پێشوازیشان ئەەکەین. مامۆستا و هەواڵانی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی هاتن سەردانی ئێمەیان کرد بۆی پیرۆزباییمان لێکن بۆی اتفاقی سیاسی لەگەڵ هەواڵانی یەکێتی نیشتیمانیدا مۆرمان کردووە لە پێناو خزمەتکردن و لە پێناو بەرەو پێشبردننی پرۆسی سیاسی وڵات و بە یاساییکردن و بە خزمەتکردنی خەڵکەکەی ئەو پرۆژێ بکرێتی بواری جێبەجێکردنەوە کە دەستخۆشیان لێکردین و باسیشیان لەوە کرد کە پشتگیر و هەماهنگن لەگەڵ ئێمە لە پێناو خزمەتکردنی خاک و وڵات و نیشتیمانەکەی خۆماندا و بە یاساییکردن و ڕوبەڕووبوونەوەی ناعەدالەتی و ماڵوێرانی کە ڕوبڕووی گەلەکەمان بۆتەوە.